حکوومەتی هەرێمی کوردستان بەهێزکردنی ژێرخانی ئاوی کردە یەکێک لە هەنگاوە لە پێشینەکان و بناغەی ژێرخانێکی بەهێزی ئاویدانە. لە هەرێمی کوردستان 36 بەنداو هەن، 25 یان تەواو کراون و 11 بەنداوی دیکەش لە قۆناغی جێبەجێکردندان و هەروەها 178 پۆندیش دروست کراون. لە 5 ساڵی ڕابردوو 9 بەنداو دروست کران، بە تێکڕا دەتوانن زیاتر لە 252 میلیۆن مەتر سێجا ئاوگل بدەنەوە. 23 پۆندمان دروست کرد و 58 پۆندیش لە جێبەجێکردندا. ئەم پرۆژانە سوودیان دەبێت بۆ پاراستنی ئاوی ژێرزەوی و پاراوکردنەوەی، پاراستنی شار و ناوچەکان لە لافاو، پشتیوانی کەرتی ئاژەڵداری و کوشتوکاڵ، دابینکردنی ئاوی پاک بۆ هاوڵاتیان، پاراستنی ژینگە و زیادکردنی ڕێژەی سەوزایی، بژانەوەی کەرتی گەشتیاری، گلدانەوەی ئاو و بەرهەمهێنانی کارەبا. ئێستا لە هەرێمی کوردستان بە تێکڕا 8.4 میلیارد مەتر سێجا ئاوگل دراوەتەوە. بەرهەمهێنانی کارەبا لە بەنداوەکان بۆ ئەم ساڵ گەیشتۆدا 176 مێگاوات کارەبا. فەرمانگەی میدیا و زانیاری